یەکەم و دەست پێکەین ئەکرێت بڵین دەق کاتێک دروستە بێت هەر تەنیا ڕیزکردنی کۆمەڵێک وشە نییە. سبەی لە مەراسیمێکدا نوێترین کتێب و نوێترین بەرهەمی خاتونی نووسەر ڕەوەن ساڵح بە ناوی ژنێک وەک دەق کەزی وەک مانا دەناسرێت و بڵاوکردنەوەی بۆ دەکرێت لە کورسات مەگەزینەوە ئەمانەوێت پێشتر ئەو دەقە بکەینەوە و گفتوگۆیەک لەسەر ئەم کتێبە بکەین کە سبەی ناساندنی بۆ دەکرێت بە میوانداری خاتوڕەوەن. خاتوڕەوەن فەرموو. سلااو لەبێ خاتوڕەوەن بەخێر بێت. سلااو لە تۆش بێت، زۆر بەخێر بێ، سپاس بۆ تۆ. با لە ناونیشانی کتێبەکەەوە دەست پێ بکەین ژنێک وەک دەق کەزی وەک مانا. بۆچی ئەم ناونیشانە بۆچی ئەم ناونیشانە هەڵبژارد کە ناونیشانێکی ئاڵۆز و لە هەمان کاتدا پڕمانایە؟ باش دەستان خۆش بێ، سپاس بۆم بان کێشتا. طبعا ناونیشانەکە بەلای زۆرێک کەسەوە زۆر سەرنجڕاکێش بووە. من لەم کتێبەیە کارم لەسەر ماناکانی ئەو دیوی دەق کردووە، ئیشم لەسەر دیوە تاریکەکان و دیوە نەبینراوەکان و کۆدەکان و دەلالەتەکانی دەق کردووە. هەمووی ئیشکردنە لەسەر شعر، بە شعری کلاسیک و بە شعری هاوچەرخەوە. کە ئەڵێم ژنێک وەک دەق، ژنم چواندووە بە دەق کەزیش بەمانە، واتە من ماناکانی دەقلێک ئەدەمەوە. بەڵام لە ئێرەیە کەوشەی کەزیم بەکاری هێناوە هەم بۆ مانەوەی مێژووی ئەو شۆڕشە جوانەی شۆڕشی کەزی کە بمێنێتەوە. دووەمیان ئەمە کۆمەڵێک توێژینەوەیە، هاتم هەموویم کۆ کردەوە، واتە توێژینەوەی ماوەی 2 ساڵ و نیومە هەموویم کۆ کردەوە. جارێکتر وەکو کەزی هەموویم چنیەوە لەناو ئەم کتێبەدا کۆم کردەوە و بە جۆرێکی تریش کەوشەی ژنم بەکارهێناوە بۆی بۆنێکی مێینەی لێبێ کە ئەمە کاری ژنێکە. و زۆر جار ئاها ژن پرچ کەزی ئاها جوانیەک و بەهایەک ئەبەخشێ بە ژن بەڕەگەزی مێینە. ئەمەش لە ئێرەدا هەروە ئەو چواندنم دروست کردو لە یەکەم نزیک کردوتەوە. باشە لە ئەدەبیات یاوچەرخدا ژن وەک تەوەری گێڕانەوەکان دیاری کراوە، بەڵام تۆ ژنت وەک دەق دیاری کردووە و ژنت وەک دەق گێڕاوەتەوە. ئەکرێت بڵین ئەمە جیاوازی یاخود پێچەوانەی بیرکردنەوە باوەکانە؟ سیکە ژن بە درێژایی مێژووی ئەدەبی کوردی خۆی کارکتەری ناو شعرەکان بووە، بە تایبەت شعری کلاسیکی وە بە دوایە شعری ڕێبازەکانی ڕۆمانسیزم و دواتر لە دوای ڕاپەڕینە و شعری هاوچەرخ و هەتا ئێستش ژن وەکو بابەتێک لە ناو شعردا بۆ جوانی و بۆ ئیستاتیکای شعر بەکار هاتووە. باشە، بەڵام من لە ئێرە خۆم ژنەکەم کردو بە دەق، ژن خۆی دەقا، ژن خۆی کارەکە دەکات. ژن لە ئێرەدا خۆی بابەتێکی بەرجەستەیە، نەبووتەوە کارکتەری ناو شعرەکان، بەڵکو خۆی هەیە لە ئێرەیە. باشە، کەزی وەک هێمایەکی کەلتوری و ڕەمزێک لە ئێمە ئەکرێت بڵین هێمایە بۆ گەلێک مانە، بۆ گەلێک مانای جۆرا و جۆر. تۆ لە کتێبەکەیە چۆن باسی کەزیت کردووە؟ وە بۆ باسی کەزیت کردووە؟ یەکەم وتم لەبەر ئەوەی لە کاتی شۆڕشی کەزیدا باشە پشگیریەکانی ڕۆژ ئاوادا لەو کاتەیە من ئەم کتێبم تەواو بوو، هەموو ئیشەکانی ئەم کتێبم تەواو بوو بۆ مانەوەی مێژووی ئەو شۆڕشەوەکوتم. وە لە لایەکی ترەوە من ئەم کتێبە یەک پرۆژە نییە، واتە لەسەر یەک بابەت نییە، بەڵکو کۆمەڵێک بابەتی جیاوازە. ئەم کۆمەڵە بابەتە هی ماوەیەکی دوور و درێژە هاتم وەکو کەزی چنیمەوە، بۆیە ئەو شەی کەزیم بەکارهێناوە. جارێکی تر ئەم بابەتانم هەمووی کۆ کردەوە بە یەکەوە گرێمدایەوە وەکو کەزی چنیومەتەوە. باشە، سبەی لە مەراسمێکی تایبەتدا خوێندنەوە بۆ کتێبەکە کرێ و شورۆڤەی بۆ کرێ و بڵاوکردنەوە بۆ کتێبەکە کرێت. ئەگەر باسێکی مەراسیمەکەی سبەی نێمان بۆ بکەیت؟ بڵێ وەڵی هەر کتێبێک دەرئەچێت تەبعاً وانە وا باشترە کە بناسرێ کە زۆرترین خوێنەری هەبێ بەدەنگەوە هاتنی هەبێت. منیش بەڕاستی بە هەر جێگایەکم بووتایە، یعنی پێیان خۆش بوو بۆ لەبەر ئەوەی کتێبی توێژینەوەمان وەک کەمە، بە تایبەتیش بۆ ئافرەت کتێبی توێژینەوەمان کەمە، واتە ئەو فەراغەمان هەیە ئێمە لە بابەتی لێکۆڵینەوەی ئەدەبی توێژینەوەی ئەدەبی ڕخنەی ئەدەبیدا. بۆیە من ئەگەر بە هەر جێگایەکم بووتایە وانە ئامادە بوون کە پێشوازی لەو کتێبە بکەن. بەڵام من سپاس بۆ هەموو لایەک خۆیان پێیانوتم لە چەند شوێنەوە خۆیان داوایان کردووە کە مەراسیم بکەن کە پێیان خۆش بۆ ناساندنەکە لە لای ئەوانەوە بێت. سبەینێ لە ڕێکخراوی CDO لەوێ لەگەڵ ڕێکخراوی شار بۆ گەشە پێدانی مرۆیی ئیتر بە هەردووکیان کۆنتاکیان هەیە لەگەڵ یەکە و
لەوێ مەراسیمەکە ئەکەین ئینشاءالله. وەکو زمانی ناو کتێبەکە هەوڵتداوە لە ناو کتێبەکەیە وەکو گێڕانەوەکان وەکو باسکردن و وەکو لێکۆڵینەوەکان زمانێکی جیاواز تایبەت بەخۆت بەکاربێنیت؟ وەکو زمانی جیاواز بەڵام وەکو ئیش وەکو ئیشەکان یعنی حەزم نەکردووە لەم ئیشی ئەم لێکۆڵینەوە توێژینەوەکاندا تەقلیدی بم ینی کارێک بکەم کە پێشتر کرابێت پێشترەوە ئیشانە بۆ نمونە من لەسەر شعرێکی کلاسیکیشم کردووە نەهاتوم ئیشێک بکەم کە تەقلیدی بێ کە پێشتر کرابێ بەڵکو حەزم کردووە ڕێچکەیەکی جیاواز بگرم لە کارەکەیە لە ئیشەکاندا ئیشەکەم جیاواز بێت بۆ نمونە لەسەر شێرکۆبێکەس کۆمەڵی بەحسیتایە بۆ نمونە لەسەر شاعیرانی ژن دەقی شاعیرانی ژن چەند بەحسێکی تایە حەزم کردووە لە ئەوەیە شتێکی جیاواز بکەم و شتێکی تەقلیدی نەبێت. باش ئەگەر باسێکی ناوەڕۆکی تێبەکەکەین بۆ نەخۆت باست لە شاعری گەورەی کورد شێرکۆبێکەس کردووە لە بابەتێکی ترە ئافرەت لە شعرە کوردەکانی سافی هیرانیدا ئەکرێت بە گشتی باسێکی ناو بابەتەکانی کتێبەکە و ناوەڕۆکی کتێبەکەمان بۆ بکەیت؟ بڵێ من ئەتوانم لێرەدا بڵێم ئەم کتێبە کلیلی کردنەوەی ئەو دەرگایانەیە کە خوێنەر زۆر جار لە خوێندنەوەی شعردا تووشی حاڵەتی تێنەگەیشتن ئەبێت واتە خوێنەر لە کاتی خوێنەوەی شعردا ئەوەستێت ئاتی ڕائەمێنێ نازانێ ماناکانی پشتی ئەم دەقە چییە نازانێ مەبەستی شاعیر چی نووسیوە مەبەستی شاعیر لەم شعرەدا چییە بەڕاستی من هاتووم لە ئەم کارانمدا لەم لێکۆڵینەوانەی کە لەم کتێبەیە کۆبۆتەوە من پەیوەندی نێوان خوێنەر و شاعیر دروست بکەم نەک پەیوەندی نێوان خۆم و خوێنەر ببەستمەوە بە مەبەستەکانی شاعیرەوە شاعیر لەم دەقانەدا لەم نووسینانەدا مەبەستی چییە بە دوای دیوە تاریکەکان گەڕاوم بە دوای کۆدەکانی ئەو دیوی شعرا گەڕاوم بۆیە لە ئێرەیە من چیم کردووە ئەو کۆدانەم شکاندووە ئەو حاڵەتە نادیارانە ئەو دەلالەتانەی دەقم پیشانی خوێنەراوە خوێنەر ئەتوانێ لە ئێرەوە کە شتێک لی تێناگا لی حاڵی نابێ ئەتوانێ لەم توێژینەوەیە لەم بەحسانەیە من ئەم کتێبی بەحسا عنی لە وەسەتی ئەکادیمیا نەمنووسیوە تەنیا لە وەسەتی ئەکادیمیا و بۆ نمونە بۆ خوێندکاری ئەکادیمی و بۆ ئەوان بێنێتەوە بەڵکو من ئەمە لە دەرەوەی ئەکادیمیا من ئەم لێکۆڵینەوانم کردووە عنی هەم وەکو سوودێک هەم وەکو چێژێک یعنی خەڵکانێک بیەوێ لە مەبەستەکانی شعر تێبگەن لە واتاکانی شعر تێبگەن لە دیوە قوڵەکانی شعر تێبگەن ڕۆ بچنە ناو قوڵایی ماناکانەوە ئەتوانێ هەر وەکو چێژی لێ ببینێ باشە لە ئێرەیە بۆ نمونە سافی هیرانی پرسیارێک لەسەر سافی هیرانی لەسەر شێرکۆبێکەس سافی هیرانی شاعیرێکی کلاسیکیە باشە و شاعیرێکی عیرفانیە شعرەکانی بەشی زۆری شعرەکانی خواناسین هەرچەندە زۆرێک لە لێکۆڵەرەوان لە نووسەرانی زمان و ئەدەبی کوردی ینی دەڵێن هەموو شعرە عاشقانەکانی سافی هیرانی هەمووی شعری خواناسیە هەمووی شعری عیرفانیە بەڵام من هاتم چیم کرد ئایا ئەم عیشقەی کە سافی هیرانی لە شعرەکانیدا بەکاری هێناوە ئایا بەڕاستی هەمووی عیشقێکی حەقیقیە ئایا هەمووی عیشقی خوداناسیە هەمووی عیشقە عیرفانیە بۆ خوددا و بۆ پێغەمبەر درودی خوای لێبێ و بۆ عیشقی شێخ عەبدولقادری گەیلان و بۆ ئەوەیە من هاتم چیم کرد لەم شعرانەیە وردەکاری ئەم شعرانە هاتم بەدوایە ئەگەر ئەم شعرە هیچ کۆدێک هیچ ئاماژەیەکی دینی پێوە نەبێ ئەو کاتە من ئەڵێم ئەم شعرە عاشقانەیە بۆ ڕەگەزی بەرامبەری نووسیوە باشە چونکە زۆرینەی شعرەکان هێما و ئاماژەی دینی پێوەیە بەڵام من ئەگەر هیچ هێما و ئاماژەیەکی هیچ ئایکۆنێکی دینیم نەدۆزیەوە کەواتە من ئەڵێم بۆ عیشقی بەرامبەر نووسراوە جا من لەم بەحسەیە چیم کردووە ئەم بەحسم طبعا لە کۆنفرانسێکی نێودەوڵەتی پێشکەش کرد باشە چیم کردووە لە ئەم شعرەیە بەکارهێنانی یا ناوهێنانی ئەندامەکانی جەستەی ئافرەت لە ناو شعری سافی هیرانیدا ئەها بۆ چمە بەستێک بەکاری هێناون بۆ نمونە ئەگەر وەڵی چەند شتێک بخوێنمەوە چەند شتێک پێشکەش بکەم لەسەر ئەوە بۆ نمونە
لە باسکردنی قەد و باڵای ئافرەت و قامەتی ئافرەت سافی هیرانی لە زۆر شوێندا وەکو سیمبولێکی عیرفانی بەکاری هێناوە بۆ ئاماژە هەیە دەلالەت هەیە بەڵام لە هەندێک شوێنشدا هیچ ئاماژەیەک نێکەواتە من ئەڵێم ئەوە مەبەستی لە قەد و باڵای ئافرەتە جا بۆ نمونە ئەگەر دیڕێک بخوێنمەوە ئەڵێ لەمەولا وەصفی تۆی کردووە بەلەولا ڕوحەکەم عالم و ئادەم چیارای سەناخوانی تووە ئەم شعرە ئەمە کۆتایی ئەو دەقەیە من ئەتوانم ئەمە بڵێم ئەمە شعرێکە بۆ خۆشەویستی و بۆ عیشقی پێغەمبەر درودی خوای لێبێ بۆ ئەوی نووسیوە بەڵام لە شوێنێکی تردا هاتووە چونکە خۆی سافی هیرانی لە دیوانەکەی و سەرەتای ژیان نامەکەیدا سافی هیرانی لە سەرەتادا کۆمەڵێک شعری هەبوو شعری دڵداری سەردەمی گەنجانەی هەبووە لە زەمەنی گەنجیدا بەڵام دوایی وازی لێناوە بۆچی بەهۆی ڕێچکە دینیەکەیەوە چونکە لەسەر طریقەتی سۆفیگەری بووە لەوێدا ئەڵێ چی ئەڵێ ژیانی من لە عیشقی تۆ مەزانە غیرەتی خۆمە سبب وابوو بە منداڵی لە دەردی عیشقی ڕاهاتم ئیتر ئەم شعرە تەواوی شعرەکە سیر ئەەکەی باسی عیشقێکەکە عیشقی بەرامبەر ئەکە بەڵام هیچ ئاماژەیەکی دینی تیانە کەواتە من ئەڵێم ئەم شعرەی بۆ ڕەگەزی بەرامبەر نووسیوە چونکە ئەمە هەر باسی زەمەنی منداڵی ئەکە کە لە زەمەنی منداڵیەوە عیشقێک هەبووە بەڵام ئیتر ڕێی پێنەیەوە ڕێچکە دینیەکەی جاوە من یەک دێڕم باس کرد بەڵام بەحسەکە دوور و درێژە 50 پەڕەیە شتی زۆر زیاتریایە بەڵێ تۆ لە بەشێکی کتێبەکەیە ڕاوەکردن کردووە بۆ چەند دەقێکی شعری شاعیرانی ژنی کورد بەڵێ ئەگەر باسێکیان بابەتەمان بکەیت بەڵێ ئەوەیان بۆ دیدارێکی ئەدەبی بوو لە هەڵەبجە دیداری ئەدەبی تایبەت بە دەقی ژنان بوو بەس ژنان بەشداریان کرد لەوێدا ئەو دەقانەی کە قبول کراون هەمووی دەقی جوان بوون هەمووی شعری جوان بوون من و خاتونێکی تر بوو خاتو پەری خەیلانی ئێمە هاتین لێکۆڵینەوەمان لەسەر دەقەکان کرد بەڵام من لە ئەوەیە لەم بەحسەمە بەحسەکەم بەڕاستی ئەتوانم بڵێم لێکۆڵینەوەیکی ڕەخنەیی بوو بەدیدێکی ڕەخنەییەوە لێکۆڵینەوەم لەسەر شعرەکان کرد بەڵام بە میتۆدێک ئیشم کرد بە هەمان شێوە لەسەر ماناکانی ئەو دیوی شعرەکان لایەنە جوانەکان لایەنە بەهێزەکانی شعرەکانم دیاری کرد و لایەنە لاوازەکانیشم دیاری کرد لەمەیە ئەوی شعر لێکۆڵینەوەیەک بوو لە هەڵەبجە پێشکەشم کرد بەڵام لێکۆڵینەوەیکی جوانەوە کوتم لێکۆڵینەوەیەکی هیچ کام لەو شعرانە دیاری نەکردووە کە ئێستا پێشکەشمانی کەیت و هەر وڵی ئەگەر باسێکی شعرەکەشمان بۆ بکەیت باشە وەڵا جا شعری زۆرتیایە بەڵام هەمووی دەقی شاعیرانی ترە کە من ئیشم لەسەری کردووە بۆ نمونە لە شعری یەکێک لەو خاتونە شاعیرانە ئەڵێ شایەکەی باوکم تەمەنی زۆر کورد بوو کەچی شایەکەی دایکم تا ئێستاش هەر لە دڵ و هەر لە ڕۆح و لە بیرەوەریدایە هەر کۆتایی نایە بەرهەمی شایەکەی باوکم دوو کوڕ و یەکج بوو کەچی شایەکەی دایکم یەک مێژوو بوو لە وەفا خوێندنگەیەک لە ورە و دەرکەوتن شاخێک لە ڕاوەستان ئەها چەند جیاوازە شایەکەی دایکم و باوکم جا ئەمە باسی ماناکانی سازیان شەهید تاڵیب بەڵێ ئەمە باسی ماناکانی ئەو دیوی شعرەکەم لەوانەیە خوێنەرێک بیخوێنێتەوە هەر ئاها بە شایەکەی دایکم و باوکم ئەو شایەی کە ئێمە لە ژیانی ڕۆژانەدا ئەزانین چیە بەڵام نەخێر پشتەوەی ئەم شایە شتێکی ترە ئەمە باوکی شەهید بۆ باوکی نەماوە باشە عمری باوکی کەم بووە بەڵام مێژووی دایکی شایەکەی دایکی مێژوویەکی دوور و درێژ بووە باشە ئەجا دایکێکی بە وەفای هەبوو کە لە دوای باوکی جا ئەوە قەسیدەکە بەڵێ چیرۆکەکانی دایکی کە لە دوای شەهیدبوونی باوکی باز ئەکات بەڵام ئیتر ئەوە ڕاوەیەکی زۆر هەڵەگرێت شتێکی زۆر هەڵەگرێت لەوانەیە لە ئێرەیە نەتوانم بخوێنمەوە هەمووی پێشکەش بکەم بەڵام مەبەستم ئەوەیە ئیتر زۆر جار ئێستا ئەو شایە بەو شایە بەکار نایەت بەڵکو لە هەندێک شوێندا شایەکە بەواتای شەهیدبوون دێ بە ئەو واتایی گەیاندووە ئەو مەدلولەی گەیاندووە لە یەکێک لە بەحسەکانی تردا باسی چی ئەەکەم دال و مەدلول وشەیەک هەیە دالە وشەکە لە ناو شعردا وەکو خۆی کە هەیە لە ناو شعرەکەدا بەرجەستەیە دالە بەڵام ئەی مەدلولەکانی پشتی ئەمە ئایا ئەم وشەیە چەند دەلالەت هەڵ ئەگرێ وەکو ئەم وشەی شایە ئەوەیان ئیشکردنە لەسەر مەولەوی لە شعرەکانی شێرکۆ بێکەزدا شێرکۆ بێکەزێکە کە لەو شاعیرانەی
کە زۆرترین ناوی لە ناو شعرەکانیدا هەیە ناوی کەسایەتی جیهانی کەسایەتی شۆڕژگەر کەسایەتی دینی کەسایەتی سیاسی و لەگەڵ هەموو ئەوانشدا ناوی شاعیرانی زۆر هێناوە لە شعرەکانیە بە دەرەجەی یەکەم ناوی نالی هێناوە بە دەرەجەی دوم ناوی مەولەوی هێناوە من هاتم بەحسێکی تێروتە سەلم کرد لەسەر ناوی مەولەوی ئایا شێرکۆ بێکەس مەبەستی چی بووە لە ناوهێنانی مەولەوی کە ئەوەندە ناوی مەولەوی هێناوە ئیتر من گەڕاوم بە دوای مەدلولەکانی پشتی ناوی مەولەوی ئەمە هەر ناوی مەولەوی نییە لە ئێریا بەکارهێناوە مەولەوی بەکارهێناوە بەواتای کوردستان مەولەوی بریتە لە کوردستان مەولەوی بریتە لە شارەزور بریتە لە هەڵەبجە بریتە لە ئاوی زەڵم بریتە لە شعر یعنی مەولەوی یعنی شعر مەولەوی نیشانەی پاکێتیە نیشانەی نورانیە نیشانەی جوانیە زۆر جار لە شعرەکاندا ناوی جامانەکە هێناوە ناوی ڕیشی هێناوە سەر و ڕیشی مەولەوی بەڵام هەموو ئەمانە هەڵگری چەندین دەلالەتن لەو شعرانەیە و من هاتووم شرۆڤەی مانای ئەم شعرانم کردو ئەو دەلالەتانە دۆزیوەتەوە سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵ بووین بۆ سبەینێ مەراسیمەکە سەعات کوێنەوانی کە ئەتوانن بێن ئامادەی مەراسیمەکە بن ئەگەر کەسێک بینەری بەرنامەکەمان بێت تاکو ئێستا ئاگادار نەبێت لە خوێندنەوە بۆ کتێبەکە و ناسانی کتێبەکە و بڵاوکردنەوەی کتێبەکە چۆن ئەتوانێت بەشدار بێت لە مەراسیمەکە مەراسیمەکە هاتن بۆ هەموو کەسێکە بەخێر بێن سەر و سەر چاو من تەنیا کورتەیەک لەبارەی هەوڵەکەی خۆمەوە ئەو هەوڵانەی خۆم کە شڕم کردوێتەوە لەم کتێبەیە ئەوە باس ئەەکەم بەڵام زۆر بەڕێز شاعیر و نووسەر کاک دەوەن معروف کەسێکی زۆر لێ هاتووە زۆر بەتوانایە ئەو خوێندنەوەیەکی ورد بە سەرنجی خۆیەوە بە ڕەخنەی خۆیەوە لە دیدی خۆیەوە قسە لەسەر کتێبەکە ئەکا ئەو لەوێ قسەی لەسەر ئەکا لەوانەیە من جێ ئەهێڵم بۆ ئەو با ئەو قسەی خۆی کا کتێبەکەم یاوەتە دەست ئەو هەر کەسێگیێت سەر و سەر چاومان من خۆشحاڵ ئەبم خەڵکانێک کە خوێنەری ئەم کتێبە بن کە بتوانن چێژ لە شعر ببینن چێژ لە ماناکانی ئەو دیوی دەق ببینن خۆشحاڵ ئەبم بەهاتیان دەستە خۆش بێ و سپاس بۆ تۆ و سپاس بۆ کتێبەکەشت کە پێشکەشی کورسات و بەرنامە کورسات مەگەزینی کردووە دەستە خۆش بێت زۆر خۆشحاڵ بووین مەمنونم سپاس بۆ ئێوە